سیستانی تەبەن شیعەکان هەموو حیزبانی کە بوون بە زۆرینە دوو جۆرە نانی باڵی سیاسیشان هەبوو باڵی سەربازیشانە ئێمە لە پەنا تەمکینی سیاسیا لە پێنا ئەوەی کە چوونە ناو حکومڕانی لە سلکە ئەمنیەکانی شابەهۆی ئەوەی کە سوپای عێراق هەڵەشێنرابوویەوە وەزارەتی ناوخۆ گورزی گەورەی بەرکەوتە بوو بۆ شایەکی گەورەی ئەمنی لە عێراقا هەبوو باڵە سەربازیەکانی ئەم حیزبە شیعانە چوونە ناو دام و دەستگا ئەمنیەکانی دەوڵەتەوە ئێستا سیرکەی بە نزیکە بەپێ ئەو خەمڵاندانەی هەیە بە نزیکەی 70% وەزارەتی ناوخۆ لە کادیرەکانی بەدر پێکهاتن پێکێنرانەوە مەسەلەن یەکەم فێرقەی سوپای عێراق کە دروست کرا بە ناوی ئیمام عەلی و هەروەها مەسەلەن ئەو سوپایی کە هەبوو بە بەعسی بوو بەوە ناسرا بوو کە سونیە هەڵەشێنرایەوە وردە وردە شان بەشانی بەرەو پێشچوونە سیاسیەکە لە ئاستی شیعیە و شان بەشانی هەڵکشانیان بۆ جمگەکانی حکومڕانی ئەمە سەرەتای 2005 باڵە سەربازێک